غريبم ليرة دوارة إيرة لو قردنا دي تزي وزيرة دڵی ئەو هەموو هەواداری شکاند و بەسوودفە بوو کەم دەستم بە گۆرانی کرد هەواداری خۆت بووی. ئەمەش سایسەری ئەو خەڵکە نستی ئەو خەڵکە تێکستم لە کەس وەرنەگرتیا گۆرانی بێژەشی دەتوانم بڵێم زۆرترین دوێت هەیە شتی وا هەیە بەخت کەسەجی بەخنکاندن دێ مامۆستا عەبدولەتیف کوڕی پلچی خێزانی منە ئەو دەمانەت لە بیرە لە باوەشم مەخەوتی نەرمە هەناسەکەی تۆ ترپای دڵم دەبیستی کچێکوانەی عیشق و ئافات ئەیکوانەی خۆشەویستی دیارە هەمووی درۆ بوون گشتی دوورن لە ڕاستی خێر بێ هەربژیت زۆر سپاس هێرمێت دوو تەواوم گوت جان هێرمێت دوو تەواوم گوت تێنەگەیشت لەسا دەستویدی پێت دەڵێم هورمۆردو ئادی سویدی بەس بە فۆنەتی چێو لێرێ سویدی تێمۆی بە ئەوەی نانە دەزانم یامرە براتاکەوان دەزانم دوکان پراتە براتاک ئەوەندا باش یەک شتیکەش دەزانم ڕەلیس کردی ئەلس کردێ کوی تەندروستی والله بەتەمای ڕەب العالەمین سحەتت باشە بەخوای عیبمان نییە بەخوای بە زیاد بی ماوەی زۆر هاتیەوە بزانم خی فترە کە لێرەی نارێ وڵا تقریبا مانگونی وەکت دەبی شتە شوەیە ماگونی وەکە بەڵێ هەر لە بۆ سەردانی خزم و کەس و بەحباب و دۆستانە دویان لە بۆ ئیشی هوەری ئەوانە شەکە لەو سەبەبی هاتنەکەمان کە هات کەس و کار و خزم و کەس زیارەتم تیزارەت زیارەتم تیزارەت بەشە چیش ویستم ئاکتیو بمەوە هوەریەن بوویەوە وڵی هەندێکیشم کردیە ئیدی بەس جارێ نەگەیشتنە مەرحەڵەی بڵاوکردنەوە شتانە یاخوا بە خێر بێەوە چاو دڵما ڕوون سپاس بەخۆ ئالانجام دەمەوێت لەو دەست پێ بکەم کاگالان ئەم لە بیرما کە ساڵی 2010 2009 گەنجەکی قۆس دەنگەکی خۆش دروست بوو هەوادارێکی زۆر ئەو گەنجە ئالان جەمال بوو کە فەیسبووکمان دەکردەوە نەمانزانین ئالانی حەقیقیە ماشەڵڵا خەڵکە و هەوادارێکی زۆرتە بوو هەم لە ڕووی گەنجەکانمان ئەو کاتی کە معجبی داهێنانی پرچت و ستایل و هەڵسوکەوت و گۆرانیەکانت بوون ماوەکی زۆر ئەو ئالان جەمالەمان دەبینی بەڵام پاش ئەوی ئالان جەمال چەند ساڵێک بەردەوام بوو ئەم هەموو هەواداری دڵی ئەو هەموو هەواداری شکاند و ئالان جەمال لە پڕێک لێمان بزر بوو بەخوای خۆی ئەسڵەن ئەم بەتەمانە مثلن دەست بە گۆرانی شتیا بکەم ینی هیوایەتەکە بوو لە منداڵیەوە ها وە کۆر کەسەشی بەشتێکی کلیشێ و کۆر کەسەک لە منداڵیەوە دەنگم خۆش بۆ نازم هەستەکە بوو مثل لە منداڵیەوە ئەو ویستەکە بوو هەستەکە بوو بەڵام سەفتەوەستەم تەواو کرد لێ نەگەڕام بچمە فنون جەمیلە لەبەوەی دەرەجەم زۆر باش بوو ژم لێهاتی گوتیان با بە فنون جەمیلەی ئەزە بە حەقەوەش ئەو کاتی مەسەلەن گۆرانی و فەن و ئەوە ینی نەدەتوانی ژیانی پێ بکەی بەڕاستی ڕاستی بە حەقەوە داکەمان مەسەن گوتیان نابی دەبی بڕۆی شتەشکە بخینی مەسەن ببیە دکتۆر چۆن ببێ مهندس بەڵێ ئەوەی زۆربەی خەڵکی هیوایەتی کە ببنێ لێ لە وڵاتە چوجی وڵاتی خۆمان بەڵێ جا بەسوودفە بوو کەم دەستم بە گۆرانی کرد ڕاستیەکەی ئیدی نەشم زانی ئەو دەنگدانەوەی دەبی بیدایەتەکەی ها دەنگدانەوە چی کە جەناب باس کرد فەیسبووکانە ئەو ئەکاونتانی کە بەناوی من هەبوو ئەو کاڵا ئەمنیش بە خۆم یەکێک ملوانەی کە ئەکاونتم هەبوو هەواداری خۆت بووی هەواداری خۆم نەبووم نا بەس ئەکاونتەکەم و بەناوی خۆم بەناوی ئالان جەمال بەڵێ کۆمەڵە خەڵکێکی برادر و ڕەفیق و زەمن خەڵکی فەنی زۆر کەس نەدەناسی بەڕاستی زۆر تێکەڵاو نەبوو لەبەرە منیشەکانی خۆم لە کاک بژاری دەکرد بژاردیلان دەستۆ کۆڵم ئیدی بە حکمی ئەوەی زۆر فەنانەکان نەدەناسین وەسە نەمۆسیقی نەگۆرانی بێژ دەهات دەمزانی ئەو گۆرانی بێژە و ینی دەبووی نەبرادر و ئۆشتانە بەڵام لە نزیکەوە کەسم نەدەناسی ئیدی ڕۆژێک نامە کات لەلایەن کەسێکی بە ناوی ئالان جەمال ئەو ڕفەی من و ڕسمی من و ئۆشتانە نووسی بووی بە شەرەفت شەرمێ ناکەیت فەیسبووکت بە ناوی مندانە
والله امنيش سبكم قلت له استا بيبلم كاكا والله من اعلان زمان بيت باور معك بنزايد كهيا ملايكمي امش نفسي والله ابراهيم داوي لي بردن دكم يعني ببورا اگر بخود كاك اعلان بداوي لي بردن دكم بس امش سايسري وخلقي نفسي وخلقي امش معذب يمينه بناي دام وي انا بابر يعني بقول ببيا علي اعلان والله سبكم كاكا عاليات او بس ورده باش بكم بوا او شتانە زۆر ڕێدا ئەم لەبیرمە بەخۆم بله ئەگەر غەڵەتم نەکردبی 4-5 ئالان زەمارم لەکەم بوو بله لە فەیسبووکی راز دكي ئێستاش نەمزانی چیانیان ئەتوی تەبع والله بەس ئەو مووقفانەش خۆشە خەڵکەی زۆر ئەتویان خۆش دەویست دڵنیام ئێستاش بە هەمان شێوەیە بەڵام ئەتوو غەدرت لەو هەوادارانە کرد بەڕاستی زۆر بزر بووی زۆر بێدەنگ بووی لقبتم راز دكي والله عم شتك السبب واسباب خوي هي تلاقي لي بقوم عندك انسان شي اهمال من الجيان تلاقي يعني او با او حقيقتي بلين عندك كم ترخمم مثلا لە بواری هوەریان هر بعام بەعام بعام يعني او عندنا مثلا تندي مالوشتي بلشتك بقرم ها بتندي بيقرم تجربه دكم مثلا اشتكنا وسردم قوي دكم دو اسم لو اسمه او دكم زعما اوتي او مثلا اشتكان تعقيد دكم السبب كان يك شي انا وكاتي ببين دي شر داعش لي كان داعش دون نزيق بولي براستي يعني وضع شيء امني زور تسناك لكردستان بو وكات دوسا وسيس هذا داكم تلفوني كنت كورم بيلا بيو اجينا بتاهم هالليره مش ما حف ما اقول ليره شو بدك شو هبو حفلم كيستري صالة اكس ليفل دعاي داخل لو يستري صالة هرب سري صالة عملي برنامج هبو لقالكم ملك هنا المنديكا بلا يعني بتزيدي اوقات اكتيفهم بلا ما او ترسو او هاتو داكم تلفوني كنت بي ونابي ليبي ولا قرام او اذا صدفه دعوه خيندن كل خيندن ورجيرام لا لجامعي ورجيرام لشمال السويد دور كوت مهم لعائله دور كوت مهم لفن دور كوت مو يعني بزي سارد مو طاقه منما وضع ايكونوميا كشت دقيقه تو طلبه ناظم لي زحمه براستي ليره شروه او بارو او مش قط او علاقات نزیکانم دروست نەکرد لەگەڵ فەنانەکان بڵێن مەسەن ئیشیان لۆ کرد بامە بەلاش هەر کەس داهات ئیشی دەکرد لەوم بەجددی پارەی خۆی وەردەگرت دەگەی ڕاستە ئیدی وەکۆنە و لێرکانە مەسەن ڕەنگە لە هەولێرە بەنەوە عچکە بووبی فەنانەکان لە ناوی یەک مەسەن هاوکاری یەکتر بووینە بەڵام من دایمەن بخۆم دوورە پەرێز بوومە ئیدی ئەوەش نەبوو بڵێ ئەو ڕۆحی هاوکاری هەر هەبووە هەتا حەدێک نەڵێم نەبووە هی بەیزنەوەچی بەڵام لۆ من کەمتر بووە لە هەولێرە لەدایک بووی بە ئەسڵ خەڵکی ڕوانزەی لە سلێمانی ژیایی لە سۆران ژیایی لە سوید ژیایی ئەو هەموو هاتووێ کو بەخوای بابم کابراایەکە دەستی مەسەلەن لە یەک ئیشی گیر نەدەبوو ئیشی زوو دەگۆڕی ئیدی بە بۆنەوەی کە ئیشی دەگۆڕی و زاریوا بوو شاریشی دەگۆڕی ئیدی ئەو مش لەگەڵ بابم بووین مەسەلەن زاریوا بوو مەسەلەن چەند ساڵە کەتینە پاش ئینتیفازێمە لە هەولێرە نەماین پێش من لە دایک بووم لە ڕوانزێ بوون خوشکە گەورەکەم لە ڕوانزێ لە دایک بووە بەڵێ دوای هاتینەوە هەولێرە منداڵەکانی کە ئەمە هەمومان لە هەولێرە دایک بووینە بەڵێ چار خوشک و برامێ یەک برامێ لەگەڵ سێ خوشک خوا لێت نست سەلامە بی ئەمە هەمومان لە هەولێرە دایک بووینە بەس خوشکە گەورەکەم لە ڕوانزێ لە دایک بووە ئیدی فترەك پاش ڕاپەڕی چوینە سۆران تقریبا 2-3 ساڵ ماڵمانە سۆران بوو لە دیانای کۆن ئاکیدم لەوێ کۆمەڵک خۆشەویست و برادەرمان هەیە لەوانەیە ئێستا بمان بینەمەیان بەبییر بێتەوە گەنجەکەم ئەو ڕۆژە لە ئەوەی دیت لە بێخاڵێ لە بێخاڵ هات یەکسەر گوتی ئەتو ماڵت لە دیانە نەبوو دیانای کۆن پاسکی لە چ ڕەشت پێ بوو زۆر پێم عەنتیکە بوو ینی پاسکیلەکەی بە بیداهاتەوە ئەو گەنجە زۆر پێم جوان بوو گرتمە باوەش تێدەگەی ئەتو ناستەوە ئەم نەمناسیەوە تێدەگەی بەس ڕقەمم دایە ناوی یەک دوو برادری خۆم بەبیراتەوە گوتم ئەگە ئەو کوڕانە دیت ئەو ڕقەمی نیام دێ باید ناوەکانیان لێرە پێ بڵێ بەشکم بێهەنگاتێ کوڕەشیان ناوەشی زۆر تایبەتی هەبوو ناوی جخسی بوو جخسی نازم ئێستا گوتی نازم مفەوەزە عەقیدە شتێکی ئەو هەیە ئەو کاک لە دیانەی بەڵێ لەو منتیقەی گوتم ئەگەر لە ڕێوە بەرنامەش بمان بینی ساڵەکەم پێ حەزم بوو بیبینمەوە برادری منداڵیم بوو ینی زۆر پێکەوە ڕاستەکەڵاو بووینەوە بەس ئەو هەبوویان یەککەشە بوو کوڕی دکتۆر محەممەدی کاک ئارام ئەویشم نەدیتی لە منداڵیەوە کوڕە نەزم یەکتریمان نەدیتی ئەو بزانام جارێک بە تەلەفۆن قسەمان کردیە بەس لە مێژەویش 15 ساڵێک دەبی
دەیوادارم بەبوونی ئەو سەلام. پرۆگرامەوە بەشکم خۆش بیارم کۆنتاکتێک دروست ببتەوە ئینشاءڵڵا. لەبینی هەردوو لاتان کوا دڵداریمان یەکەم گۆرانیت بوو بەڵێ ئەو گۆرانیەکی زۆر جوان بوو دەنگدانەوەکی زۆری هەبوو تێکستەکەی خۆت بوو کوا دڵداریمان ئەی مەبزانمە تا ئێستا گۆرانەکان هەمووی تێکستی خۆمە بەڵێ. ئەگەر غەڵەت نەبم مادێکی ئاوازی وەرگیرایە بەڵام تێکستەکان هەتا ئێستا غەڵەت نەبم هیوادارم حەقی کەسم نەخواردی بەڵێ تێکستم لە کەس وەرنەگرتیا مەگەر گۆرانێکی بادینی بە تەماو بکەم ئەویش ڕۆژ ڕێک نەکەت ئەویان تێکستی من نەبوو کوا دڵداریمان کو ئەو گۆرانیە دروست بوو یعنی هۆکاری ئەو گۆرانیە ئەو تێکستە لە بۆ شێوەیە کوا دڵداریمان خۆشەویستیمان هیچ هۆکارەکە بوو کە بڵێم ئەو تێکستە ئالان جەمال بینوسیانی عشتەکە لە باگراوندەکەی دەڵێ هەموو شتێک سەبەبێکی هەیە ئەوە شتێکێک بوو لەو ئەوانەی کە سەبەبی دەستپێکی مە بوو ئەو گۆرانیە هەڵقوڵاوی ڕەنگە ئازارێکی گەنجایەتی ڕەنگە دڵشکانێکی خۆشەویستی بڵێ هەبوو بڵێ باشە ئەمن هەتا ئامادەکاریم کرد لە بۆ ئەو پرۆگرامەی یعنی زۆر چوومە ناو بابەتەکانی تو برادەرەکانێت ئەوانەی کە لەگەڵ برادرتن دۆستن ئەوانەی کە چەند ساڵ چەندە منوت بەخۆمە هەر ڕەفاقتمان هەبووە بەڵام لەوانەیە کەم تا زۆر بەرێکەوتنمان کەمتر بووبی چگەمەک دەزانی بۆ خۆی لەگەمەش زۆر خراپم بەڕاستی کاتی خۆی تۆفانم دەکرد بیری بێ لای بەش چاک بووم من بەجددی وەڵا چەپە بووم و سەریع بووم و بەڵام شتی ئەوە کاتی خۆی دەم کرد ئەتاری مەتاری کۆن ئەو سێگا و مێگا ئەوانە هەبوو تۆپانێمان دەکرد تا شەوێدا باز مەکە برێکاتی خۆی سیگا و ڕاپەڕین و ئەسەر لیان دەبتە پرسیان ئەوە ئالان مالی چەندە ئەدیکو مەڵێ بڵێ لە پلیستیشن یەکەوە لە پلیستیشن یەکەوە وازم نهێنا من سەر پلیستیشن هات وازم نهێنا دەستم لێنێدا حەزم نهێنا بوو لەو پلیستیشنە ئێستاش سیگام لەبیرە مایکرۆشت کردیا ئەوانەمان زۆر کردیا ببینم دێ بەکرێ دەمان هینا بوو چێن دەری بوو لە تەیراوەی بنازم چێن دەری بوو لە تەیراوە نا لە شێخەڵای دەمان هینا بەکرێ لەوێن دەرت ئەوی دێبووی سەد شەوێ خردە بووین و کوڕە پلک و کوڕمام وانە نیە هەتا سبێنێگەمان دەکرد دەم نادەم شاحینەکەی شاحینە بوو چ بوو سەرکە ئەوەکە گەرم دەبوو دەما خستە ناو فرێزەری دەترسانی بسووتێ ئەوە شت کردیا زوو زەمان بردەوە ئەو کەشت کردی دەمانچەکە ها ئەوی ئەو کان دەفڕین چێشکە بوو چ بوو دەفڕی بەدەماچی لێ ناوەڵاوم نەکردیان ئەوە مایکرۆ بۆ بزانم بەس ئەجینا ئەویکە بەڵام دامەی دەزانم هەتا حەدەک سێ ڕسکانێ و دامە و بەس سەترەنج وانە وڵی لەبیرتە سیگا چگە مەکتەڵ دەبژات عادەت کەروێشکەکەم حەز لێ بوو کەروێشکە بوو زۆر مەرحەلێ بوو ناو بەفرێ بوو ناو ئاوێ بوو نانەزم دار و بەرد ناو دارستانی بوو مەرحەلەی زۆر خۆش حەزم لە سیارەکەی بێشوری وت ئەوە سێگا بوو ئەتیشت قەدیمترەوە ئەی دەست خۆش ئارێ بەخوایەوە ببینم دێ کۆمەڵک برادر دوکانە چیزکیان دانا بەکریان دەدا ڕامبۆ هەبوو ها ڕامبۆ سۆیەکە و لەگەڵ ئەوەشە بۆ سیباقەشە بوو بەس ئەویان نەزانام کۆنتریشە هەلێ گەڕگاکە مۆزواکی بەجددی ئارێ بەخوای ڕامبۆیەکە زۆر خۆش بە بەجددی زەوجی دەکرا یەکیان دەبۆ شین یەکیان دەبۆ ئافرین وەڵی گەنجەتێکی زەحمەتمان بردە سەرێ بەس خۆش بوو طبعا تامی نەوەعچکەی هەبوو لێرە مەسەن ئێستا هەموو شتێک بەردەستە هەموو شتێک هەیە منداڵەکان هەموو شتێکیان هەیە ئەمە بە حەسەت بووین بەزدی ها بەکرێ دەماهینایە بەکرێ گەمەمان دەکرد لە دەرێ لە کۆڵانێ ڕاستە شتەکان کەم بوون بەس تامی خۆی هەبوو بمزانی بە بەیادی جاران لەوەکەم پیا دەکردەوە سیگایەکم پیا ڕامبۆیەکەمان دەکرد ئەرێوەڵا بەس دو جارێککە یاڵا بڕگەک لە بڕگەی پرۆگرامەکانمان ئەوەیە کاک ئالان هەر میوانێک کە دێتە ماڵی خۆی گەمەک دەکەین لەو گەمەیە چێ بباتەوە چاڵنج بۆ یەکەی کە دەکا عادەتەن چاڵنجەکانیش هەمووی چاڵنجی ئەوەنە کە خێرخوازی بن خەڵک سودی لێ ببینیتن لەوانێ شتە چکەم بی بەڵام پێمان خۆشەکە خەڵک لەگەڵمان بەشداربی ئەوجە ئێستا ئەگەر وابی دەیکەینە دامە ئەگە بردمەوە ئەم چاڵنجەکە پێ دەکەم ئەم زۆر خراپم لە دامێت تەوان وەڵامیش باش نیمە بەس کردیتم دامە ینی
قال مكاني دزانم يلا بتشين بابري قاوي دوين سبي بس بيبي يلا زود ما ليرة المنيو اخواي هاد بيوحف تمام معي تقريبا تقرينا هو تمام دبر اوم بو دبر اوي كيستا ها سيقد بخوث هنا دبي وتشامل شكت فينا فرم برم بحكم يوتي لما قورتني فرم راشد كشمة كتغير برو وتشا اني آه. هاتم دبخة ايوه اغاكم ده والله هذه واحد فلافل كي واحد دوري كنترول زيت لا كنترول زيتيني هو فرمو اويك ها ايه شبينا من هذا كان اودو ايه او السي غا دبرو برو بقريه دبرو المشكله كوي مظلم باشا كاغلا شو شنيا عندك دي ذكر مقاميبكي عندك دي زو ودناكم تقول تم قمي ناسان حركه خوجنا هو دي ايه اي او باج نبو ايش دبي زازا حركه شو كان واضحتي بس هاي لكن ها ايه اتم بخو سبخو او بخو برسيم او برد وياك اودو ايطال فيديو خوي تو اودو يتكش لنا عيد بلاي ستيشن كان تعرف رجعوا بينو اه تشتاني تسليم يعني طبيعي انا او اغا كم بونيا بلى او هاي اللي كباب زان مو اغا كتب تاع حساب رازك حسابي اللي بغم او بخو ايه ما خرب بيبينو الى نو بس زمان لا ولا تشندري ليريا ليريا اوكي برا برا صدق او هات ميرا دو هلا برا او دو بردم لبخو شو عمبرت اها او دون لبخو دلي تو ما مقزم او فوتاي كاين تسليم يعني لا والله خذ ازيدنا دي لا زيادة والله شتي هي كش اغا ها انا كش دطاني لا نبي حركة انا حركي مالكي هو ايه دلع بدي دسلو هنا ده نعرفكم كله بس دي وش بتاع غني فيش سامع يلو يعني نبي وخطرها خطريات تصير عصاير شيء منطقي باشا يك برسيار ده اجي قلب بمنيتو اغاي ويا نعم هو منزانية بس بابا قلت له خد قانون هذا بابا قانوني باش كاكا يقتل مني تو اغا ها اغا شو مو غيسل دو اغا ميا لاكو ليكر ايه بخو ايش بتسيو مبردش وزلين ما تشوف يوالا كورت كمان هم يك بدوي شو لك نتو اوه كرت سمكر هاش بخو يسمنا من يسمنا من تسوق سبخم كان اغا كش لكور كمان اخرا ورا او يك او دي والله يسمنا ما ايه اسس بكين استو دوراي سبيانا نابتي من يسيان
تەواو برام کاکە وڵی ئەوە جارێ نازم لۆ من هەموو زارێ و گەمی عفو. دادنێم نا جاری کەش دۆڕای لۆگەمەی برێ لە چگەمەکرد برتۆت بم برێ نا هەردە دۆڕێ یەکگەمە برتۆ تا ئێستا وڵی عاتەنە مش لەو گەمانە باش نیمەوە خۆی بەڵام ئەوە دیارە شانسمە بۆ ڕۆ نانە باش بووی نانە باش بووی خراپ نەبوو ها ناوەڵا زۆر باش گەل مێژەرم کردی وڵا ئەم لەگە کاک ئامانجی کردم نازانم کاک ئامانجەگە بیناسی ئامانز غازی نا ئامانج یاخیەکەکە لە گۆرانی بێژەمە لێ باشەکان لە گەوی های دەزام دەنجی خۆشەوەڵا لە گەوی ئەوها گۆرانی لە گەوی کردم چاکە لە گەوی کردم بەس لە گەوی ئەو گوتێم گەمەزانش چاکم قڵەکم ماوە بەس لەگەر تۆ قڵەشم نەماوە کاگە ئالانجا عفوماکە نابرام ئەمە چاڵنجەکم لە بۆ جەنابەت دانابوو بەس جەنابەت برتەوە تازە بووی تو ئێستا بووە هی من ئەگەر چت پێ خۆشە کە شتێکی خێرخوازی پێت باش بی کە من بیکەم والله ئەو دەبی فکری لێ بکەمەوەندەك دەبی ئێستا لێرە پێت بڵێم ئەجی لە دوای بەرنامی بە تەلەفۆنی پێم ناری باوانی ئەمن چاڵنجی ئەم لەدانا بێ ڕاستی گوتم ئەگەروابی کاک ئالان دەچین وەچی دامەی دەبین ئەمن تێر و توارم بەبێتەوە یەکسەر گوتم دەچینە مەیدانێ تێری بکڕین دووسێ کەوی جوان دەیکڕین و دەیگەڕینەوە ناو سروشتی کوردستان هەر ئەوەی بکەمەوە من ئەم بکەمە تو بکەی کێشە ناتوو بردیتەوە حەقەکە بەچووە بە من تا خۆیتی ئەوە شتێکی جوانە بەڕاستی ئەو ئێرەشمان تاو دەگەڕینەوە ئەولا کۆمەڵک پرسیاری دیم هەیە پرسیارەکانمان ئاسانە قاوەکت لە بۆ بکەم وڵی خراپ نییە دەیڵە ئەسپرسۆ خۆیتی یاڵە قاوەخۆرێک چاچی کاگەلان بە حکمی ئیش و ئۆش لە سوید دەرزێکی بچی قاوە دەدەنێ تێدەگەی هیوایەتیان قاوە خواردن و پاوس وەرگرتنە ها لە ئیش پاوس تێدەگەی بەڵێ پێدەنیا بەڵێ کە مەسەلەن هەر ئیشەکی بکەن مەسەن 2 ساعت ئیش دەکەن دوای پاوسەکی وەردەگرن کافەی دەخۆنەوە حتا ناوەی تایبەتیان لۆدانایە لۆ فعلەکەی فعلێکی تایبەتیانەیە بەو کافی خواردنەوەی ئەو بین بینانە چی پێ دەڵێن فیکەی پێدەنن فیکە دەزانەوە بە زمانی ئەڵمانی شەکە زۆر باش نییە بەڵام بە سویدی بە معنای ئەوە دێتن خێبەوە زۆر سپاس قاوەکەم خۆش بوو وڵا دەرەجەیەکە کەپسوولەگەنام کردیە کەپسوولەگە دام نەم بەس خۆشە ئەوە شەوێ دەبی شتی چاکتەبی ئافێت چینەکەت باشە و پێشکەش لەگە خۆت بۆ قوربانتم بەڕێزی عزیزی کاگالان گۆرانی بێژشتی دەتوانم بڵێم زۆرترین دوێت هەیە شتی وا هەیە زۆرترین دوێت دێت ئەگەر لێ نییە دوێتەکرد لەگەڵ کاک ئەمیر مرادی پێشەوە نەبرد ڕاز دەکەی بڕوای سمایل سەرکار پەمۆ لەگە خۆش دوێت دێوزڵ لەگە خۆمان بەس مناقشەی فەیسبووکمانەوە باش لۆ ئەو هەموو دوێتێ ینی حقیقەتەن نازم ڕەنگە سوتفە بیتن کە ئەو هەڕوویدایە بەڵام شت پێکەوە خۆشە ینی لە ڕوانگەی من دوێت شتێکی جوانە مەسەلەن دابەشی دەکەی لەگەڵ کەسێکیکە ئەو هەستەوە و گۆرانیە بەڕێی شتێکی خراپ نییە زۆر باشم نەمزانیم یەکم لەوانێک کە زۆرترین دوێت بەگاڵتەوە دەڵێم بەس دوێت زۆرە ینی نەک بڵێم زۆرترین تێلوانەی خەڵکی خەبەر دەمێ دوێتە چکەشمەیە دیرۆزت ئێدە با بزانین لەگەڵ چێ بەخوای دیسان لەگەڵ سەرکار کاکە سەرکار بەڵێ شتەکی ئەو زارێ شتەکی خێرامان کردی شتەکی حەز دەکەم شتێکی زۆر جیاوازبی بەجددی ستایلێکی نوێیە ئیشمان لەسەر کردیا بە ماوەی کورتیش دروستمان کرد لە ستۆدیۆ شتەکانمان دروست کرد بە خێرایی لەگەڵ باشە
لەگەڵ لە ستودیۆی جوول لەگەڵ کاک سۆهراب گەنجێکی زیرەک و بلیمەت بەتوانایە بەڕاستی ئەنی ئەو مزجێنی بیتن لە بۆ گوێگرانی کاک ئالان و کاکەس بەخوای کەی بڵاو دەبتەوە ئەوی نازان پێڕادەگەین کلیپی لۆ بکەین یان ئیشاڵا پێڕادەگەین ئینشاءڵڵا بەڵام گومانم لەوەی نییە کە دەبێت شتێکی تایبەت مفاجئەیە کە خەڵک چاوەڕێ ناکە لەو تایپا من گۆرانی بڵێ زۆر باشە دەستخۆشی لێ دەکەم طبعاً کاکە سەلام سەرکار یەکەکە لە دەنگە باشەکان ئەمن پێشەوەی دوێت لەگەڵ جەنابەت کە دەمناسی بەڵێ دەنگەی تایبەت بیرۆکەی زۆر باشی هەیە لە بۆ گۆرانی گوتن کوڕێکی مسەقف فەنیان زۆر باش کوڕێکی مسەقفە و خۆشی ئالەتزانە و زۆر ئالەتەکان دەزانی بەڵێ دەستی نووسینی چاچی و دەنجشی دەتوانانی بە کەیف خۆی بیگۆڕێ وایە بەنوعن و ئاستای دەتوانانی گۆرانی بڵێ کابرا و ئاوازدانەرێکی باشە وایە شتێکم ببیراتەوە دێ باسی ئەو کلیپەم لە بۆ بکەوەچی لە بۆ هونەرمەندی گەورە کاک حەسەن زیرەکی ڕەحمەتی کردبووتر لە کلیپەکەی سیارەی کلاسیکت پێە وایە ڕاستە سەقێک بە دووتان دەکەی سەق وڵی ئەو ڤیددیۆە بزانام ئەو پارچەی لای کاک لێر هەبوو لێر لاوەرە و شەو لەگەڵمان بوو من لە گەرمەی ئەها تەمسیل و لیپسینگ و شتانە تەسویر دەکرا و ئیدی سیارەکەش نەویە نزم بوو تێدەگەی دەبینم سەگێک هاتە تەنش سیارەکەی لەگەڵ من دەڕۆ بە سرعەتی من تێدەگەی زۆر نزیزی گوتم ئستا باز نەداتە ناو سیارەکەی تێدەگەی زۆر ترسام سیارەکەش تەواو نەبوو نەدەڕۆی یانزانان چ دەڕۆی پسی دەڕۆی نازم چەند بوو ئەو سرعەتە بوو چەندی گازم دەدایە زیاتر بەنزین دەدای نەدەڕۆی سیارەکە ئیدی بەس سەگەکە لە پیاوەتی خۆی ئەزم عادەتەن لە سەگ ناترسێم بە زمانە سەگی کوردستان نازم ینی نازانێت چی لێت چاوەڕوان دەکەی ها چیویە مەسەلەن ئەوە نییە بڵێ سەگی دەستەمۆ بیوانی ئەوروپا دەگەی لەوێ سەگەکان دێنە پێش سەلام لێ دەکەن و سەرجی خەڵکی مەزن کێشەیان نییە بەس ئەوە نازانێت و چی لێت چاوەڕوان دەکەی ئەوە چی خۆش و ناخۆش و بەڕاستی باشە تو لە کلیپەکان زۆر زار تووشی حالتان دەبێت عینەن بە هەمان شێوە لە یەکێک لە بەرنمەکان میوان بووی لەوێ لە ناو بەرنمەکەی کلیپەچیان لە بۆ جەنابەت کرد بۆ خت کەسەجی بەخنکاندن دێ لە ئاویدۆکان ئاها ڕاست دەکەیەوە لەگەڵ کاک سەرکار و ئەهام بووین لوات دێدێ واللهی بڵم نازان دیارە بەدبەختین باشە جان لەو دوێتانە ئەگەرم پرسیار بکەم بۆ منە بڵێم ئالان جەمال پێشەوانە بەرد ئالان جەمال و ئەمیر موراد ئالان جەمال بڕوای ئیسماعیل ئالان جەمال سەرکار کامیان هەڵدەبژێری بە خۆت بەخوای هەشتە و لە سەردەمی خۆی جوانی خۆی هەبووە ئەو گۆرانی لەگەڵ کاک ئەمیر هەتا ئێستا شەست کەمە گۆرانی بە زیندوی مایتەوە خەڵک پێی خۆشە پیر نەبووە گۆرانیەکە بابەتەکە سەردەمانەیە ئێستاش ئەوزانام ئوسلوبە کەشی لۆ سەردەمی خۆی نوێکاری تێدا بوو شتێکی زۆر جوان بوو کەسانێکی زۆر کە من دەبین نزیکەوە دەستخۆشی ئەو بەرهەم لێ دەکەن ئەو ڕۆژ بەڵام ئەوان دیکەش هەرێکە و لە ئەوەی خۆی لە قیاسی خۆی ئەوەی خۆی هەبووە جمهوری خۆی هەبووە بینەری خۆی هەبووە اعتیباری خۆشی هەیە لەکنە من بەڵێ باشە هەز ناکەی ئەو گۆرانی لەگەڵ کاکە ئەمیر تاکە هاوڕێی من ئەو پێکە و بۆ ئەو سەردەمەی کە ئەتوو ئەو ئیشەت کرد تۆزێک لە ناو مشتەمەعیمە و لە ناو کورد دانانی ئەو شوشە مەشروبە و تێکردنەکەی لە بۆ جەنابەت لە بۆ هەز ناکەی شتەچی نامەوە بۆ بزانم ئەو سەردەمەش بۆ بزانم تووشی ڕەخنەکی زۆری ژووی لەسەرەوە بەخوای نازانم ئەوەی بم ببینم دێ کە محاربە کرا و ئەو کلیپە تەحەدەک مەسەلەن باوەڕ ناکەم هەموو تەلەڤیزیۆنەکان لێیان دابی وەلو بۆ خۆم بزانم لێرە نەبووم لە بڵاوکردنەوە ئۆکەی ئاگام لێ نەبووە لە ڕێی برادەران و ئەوانەی مەسەلەن ئەمنیان دەویست ئەمنیان خۆش دەویست لێیان دەدا و لێیان نەدەدا و زیاتر بەجددی ئەمن زۆر سپاس تەلەڤیزیۆنە مەحەللیەکان دەکەم
محلەکان زیاتر مەسەلەن ئەو قابرەی منیان نەدەکرد دەگەی هەر بیدایەتێکی کە من ناوبانگم هینە کۆمەڵک لە تەلەڤیزیۆنە ئەوانی کرد لەو سەردەمە ناویان ناڵێم کە هەبوون گۆرانەکانی منیان لێ نەدەدا هەرموو بەبەست ئەوەش هەبوو جا ڕاز دەکەی ڕەنگە هەندێک زۆرە ڕۆیی تێدابی لە کلیپەکە لە مۆزۆعی بتڵ و شەراب و لەگەڵ کولتوریمە بە تەواوی چی پێ دەڵێن ئینزیماجە چی ئەو کەلیمە بە عەرەبی نازانم تێکەڵ نەبی بە تەواوی بزەبت بەڵام ئیدی ئەوەش فەنە تێدەگەی بەشەکە لە فەنەوە پێویست ناکە ئەو بتڵە ڕەنگدانەوەی ژیانی من بی یاخود کەرەکتاری من بی یاخود بەڵامە تو کە کلیپ دەکەی تەمسیلش دەکەی لە هەمان کات دەستت هەتا ئێرە هەمووی تاتێوە بەڵێ تاتۆی کوڕەکەت بابێت وایە بەڵێ ئەکید ئەوەی کامیان لە هەمووی لای تو بەخوای هەمووی تێدایە بەڵام منداڵە وردەکانی تێدانیا ئەوانەی بۆ ئاخیری پەیامان پێران نەگەیشتی زانێ بەس ئەویت کە هەمووی کەسی نزیکە لە من کە لەسەر دەستم تاتو کراوە وەلو بەدەست من باە ئەو ڕۆبایە نەم دەکرد تاتو نەدەکرد ڕاستی ئینسان دەگاتە مەرحەلەی تەمەنەشی تێدەگەی کە لەندەکشت پەشیمان دەبیەوە تاتوشێک لە شتانێکە ئەو ڕۆبایە خۆم تاتو نەدەکرد ڕاستی لەوانەشە لاشی بەم بەس تاتوەکانی من بزەوت کرد جەنابەت باس کرد دەلالەتی خۆشەویستی لۆ کە سوکاری خۆمە ناوی داکمی ڕسمی بامی لەسەرە ناوی کوڕەکەمە ناوی خوشک و برایەکانمی تێدایە هەمووانەیە جێبیتەوە هەمووی جێ هەیە لێوار لێۆرە چێ لێۆرە لێوە لێئۆرە لێئۆرە لێۆرە لێۆرە کچەکەمانە چۆنە باشە وڵا گەورە دەبی 5 ساڵ و شتەکە کاگەڵەن چەند منداڵ هەیە ئەمن کوڕێکی گەورەم هەیە دوو کچی وردی لەشمان هەیە لێوەرە 5 ساڵ و نیوە میلەش تازە بوویتە 4 ساڵ تەمەند درێژ بخۆش بە نازیدا کوباب گەورە بن نەخشەبی لە هەموو ئەوانەی کە حەزیان لێیە ئامین ئەو ناوە سەرنجی ڕاکێشام دەڵێ کچەکە وای کاتی خۆی خەڵک دەوێت ناوی منداڵەکانی هەندێک جیاواز بی بەڵێ بالفعل جیاواز ئیدی ناوی لێۆرەش بۆ خۆم دروستم کرد زۆر مەعجەبێکی زۆر گەورەی لیۆنێل مێسیمە ئیدی هاندەری بەرشلۆنەشم و ئەرجەنتین و هەمووی پاکەتەکە هەمووی لەگەڵ هەمووی لەگەڵ بما بوون جەماعەتی ڕیال وانە پار باش بووینە پار بەرشلۆنە باش بەرحەڵ وەڵامی پرسیارەکەت ناوی لێۆرەم لە ناوی لێۆ مێسی دەرینە بەڵام ڕایەکە لێۆرا ڕایەکە بەڕاستی ئەمە خێزانم هاندەری ڕیال مەدریدی بوو ئەو کاتی کەفیشی بە ڕامۆسی داهات ڕامۆسۆ کولاعب لێوەکەم لە لێۆ مێسی وەرگرت ڕایەکەشم هی ڕامۆس وەرگرت ینی وتم باشتەکە دموکراتی بیتن میکسم کرد بووە لێۆرا بەس دوای تەمشام کرد گەڕام ئەو ناوە هەیە بە زمانی لاتینی بە مانای ئێمپاتی دێ ئێمپاتی بە ئینگلیزی وزان پێڵێن بە زمانی سویدی پێڵێن ئێمپاتی ینی هەست بە بەرامبەرکردن زیک پێسووتانەوە نازیک پێسووتانەوە سیمپاتی پێ دەڵێن بە زمانی ئەوروپی بەڵام ئێمپاتی ینی نەک زگت بە یەکەی وست بەڵام هەستی پێ بکەیت کە هەست بە وعاناتی بکەی هەست بە خۆشی بکەیت بەشداربی لەگەڵی جوانە زاخەم بی یا خۆشی بی باشە بۆ معنای دێناوەکە باشەنگۆ کلاسیکۆی پارەکە وەسەد کوب لە ماڵێ کە دەری خێزانم ڕیال مەدریدەم بەرشلۆنە بەخوا فەقیرە لە بەر من لەوەتی مەسەلەن زانی کە ئەمە چەند تۆڕەوانە ڕەوی بەرش زۆر تونڕە ئیدی ئەو وازی لێنە گوتی کاکەەوە ناکرێت لەگەڵ تو واز لێدەینم و ئیدی متابع نەمایە لە بەرخاتی من هەست دەکەم دەیێ بەرشلۆنە باتەوە لەبەر ڕۆژەکەم لێ تێک نەچی شەوەکەم لێ تێک نەچی
حەزی يعني لێ ئەوە تێک دەچێت بەخۆیان زۆر بێتاقەت دەبم کە دەدۆڕێ جدی؟ بەرشلۆنە ئەرێ وەڵڵا ئەمەش بەرشلۆنەمە بەس ینی تۆزێک لەکنەم خەفیفترە وەڵای ئەمە زۆر بۆرە ئەو ساڵ ها تۆزێک سار بوومە کە لەو ساڵانێک کە مێسی لەوێ نەما هەندێک خۆش نەمایە بەس ئێستا لامینی ئەمالمان هەیە و ئەس دەکەم پێدریمانەیە پێدری نازدارە ڕافینامانەیە ئارێ وەڵا چاکمانەیە لاویرشمانەیە ئارێ خراپشمان دۆڵات ئاخرا چار گۆڵ ماخوا ئەوەش دەبی دەبی ئەوەش دەبی شتێکی خۆش هەیە لە جەنابەت ئەویش دووسێ گۆرانیت کردیە بە لەهجە شیرین و خۆشەکەی خەڵکی هەولێرێ بەس باوەڕکە ناتانی ئەو کسە بێ من ناتانی وە گۆرانیەکیش یەکەچکە شتە بوو عینەنەوەی لەگە کاک بڕوا ڕاستەکەویش تقریبان بە لەهجە شیرین و خۆشەکەی هی هەولێرێ ئەو بیرۆکەی ئەوە چ بوو ینی ئەو بیرۆکەیە غەریبی هەولێرە دەکرێت و تێکسەر نووسی ناوەڵە بەس هەست دەکەم فەراغەکەیە لەوێ دەگەی لە بەرەوەی هەموو دیالکتەکان شیرینی خۆیان هەیە ڕەنگە دیالکتیکە مەسەلەن گونجاوتر بیلەوەی مەسەلەن کتێب و شەعر و شتی وای پێ بنووسرێتن لەوەی کە مەسەلەن دیالکتی هەولێری بەڵام دیالکتی هەولێری جوانێکی تایبەتی خۆی هەیە ناسکێکی جوانی خۆی پێوە دیارە وەبزانام ئەوەی کە لە دەری هەولێرێ زیاتر هەست بە و جوانی دیالکتی هەولێرە دەکا لەوەی کەمە بە خۆمان خەڵکی هەولێرینە دەگەیرم جاگوتم لۆنا مەسن تەجروبە دەکەین بزانین بە دیالێک ئەگەر بتوانانی مەسەلەن وشە شیرینەکانی هەولێرێ ببینیەوە و لێکیان بدەیت دەتوانین تێکست و ئاوازی جوانە سەر دروستکەی باشە بۆ لۆ حەیران هەر بە هەولێری گوترایە و چەند خۆشی و دەتوانێت لۆ نتوانانی بەستەی پێ بڵێ وەنیە ڕاستە ئێدیەوە فکرێمە بوو نازانمە تا چەند نەجاحەتی ناشتەکان بەڵام قەت مەبەستشم شارچێتی و شتە نەبووە لە مۆزوع بەڵام هەوڵمدایە کە ئەو زمانە شیرینەی کە مەسەلەن لەو شارەی ئەمە فێرموەلەوە من تەواو بەنەوە عشق قسە دەکەین لە ماڵێ ئەم داک مڕوانزیە ینی زمانمان تەواو تەبعچکەیە لێم بەخۆم هیچ دیالکتەکەم نی لە قسەکردن دیالکتەکەم دیالکتێکی خاڵسم نییە میکس بزەبەتە لە سلێمانی ژیاینە و لە سۆران و لە سۆران ماڵک بادینی بوو ماڵک سۆرانی و بەجددیەوە هاوو تێکەڵاو بوو خۆشەوە تێکەڵا بەخۆم هەست ناکەم دیالکتەکەم حەسب لەگەڵ چی دانیشتی بە قسە دەکەم لە بەرنامەمە لە ماڵێمە دەگۆڕێت دیالکتەکەم ینی ئۆتۆماتیک خۆی دەگونجێنی لەگەڵ ئەو کەسێکە لەگەری دانیشتیمە زۆر باشە چه خزمەتێک تێ لەگەڵ دکتۆر عەبدوڵەتیف مامۆستا عەبدوڵەتیف کچی ببوورە خێزانی من کچی خاڵی ئەوە یعنی مامۆستا عەبدوڵەتیف کوڕی پلچی خێزانی منە ئەتوو پەیوەندی هەیە لەگەڵ ئەو یعنی دەیبینی وڵی بەداخەوە تا ئێستا لە نزیکەوە یەکترمان نەدیتە بەڵام ئەو جارە بە تەمای نەبچین سەردانەشی بکەین زۆر نزیکەوە یەکتر ببین و یەکتر بناسی باش لەگەڵ نەخۆشیەکەت کوێ ڕەبوو وڵا فترەك عیلاجم وەردەگرت چەند ساڵک بەڵام ئێستا بە دەگمەن بەکاری دێنێم ئەو پمپەکان جاری وایە مەسەلەن شەی وایە بە خەبەر دێمانە سەمتەنگە ئەوانە بەڵام زۆر 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 باش بووە لەوە تێی کە 2010 دەستم لە جگەرە بەردا تەرکم کرد حتم زۆر زۆر باشتر بووە خۆی بزیاد هیوادانی باشتر لامەت هەر بژیت ئەمن کۆمەڵک بەرهەمی توم لەبیرە ئەوانەی کە بەڕاستی لەناو هزری من و لەناو لەوانێ گوێگری زۆر باشیان هەبوو بی و ئێستش خەڵک بیان بڵێتەوە یەکێک لەو گورانیانە ئەو دەمانەت لەبیرە ئەو گوڵە باخە حەزەکەم دڵبەستۆی بوێ ئەو گورانیانە گورانی زۆر جوان بوون بەڵام پرسیارەکەی من لێرە لەوەیە بێزگە لەو بەرهەمەی کە باست کرد هیچ بەرهەمی کە هەیە خۆت خەبەرەکی خۆش لە بۆ هەوادارە بەخوای شتێکی کەشم کردووە گۆرانیچکەیەکە هەز دەکەم دەستەوە تابعی گۆرانی کادڵداریمان کادڵداریمان ئەو تەبعەت بۆ بەرامی وی لێ دێتن هەز دەکەم لەو تەبعی بی سۆڕ دەکە هەمان گوێگری ئەو کاتی هەبی کە هەبوویان چیان هەمان گوێگری ئەو کاتی هەبوو بەخوای ئەویان وەکو
وەکو کوالیتی دەنگ و وەکو میکس و وەکو ئەوە شتێکی زۆر فەخم و زەخمترە بڵێ بەڵام ئایا ئەو دەنگ و سەدای ئەو گۆرانەیە دەبی ئەویان دەگەڕێتەوە سەر حەز و ویست و گوێگری ئێستا بەڕاستی دەگەیرم لەگەڵ ئەوە ناڕۆی ئەتو گوێگری ئێستا چکە دەزانی نەما ئەو فتری جەنابەت کە گۆرانی دەگوت ینی ئەم باسی پێشی دەکەم نەک بڵکە جەنابەت لەو ئاخیرانش گۆرانی بڵاو کردووە بەڵام ئەو باسی و ئالان زەماڵی دەکەم کە لە ناکاوەک پێیا بوو بۆ تۆپ گوێگرنەوە عچکە بوو بەڵام ئێستا گوێگرنەوە عچکەیە جی لە چکە پەروەردەبوونا لەگەڵ ئەوە ناڕۆی ئەتوی هەڵستای خۆت دەکەی پرسیارەکە دەجێ خۆیتی بەسە من ئەو فترەی هەوڵمدایە کە بەزیدی گوێ نەگرم وتم گوێم ئەوە نەبیتن ڕنگدانەوەی هەستی ئێستای پێ هەرویستم ئالان زەمال بم و شتێک دروستکەم کە لە زهن و بیری خۆم نزیک بیتن ئەوها ئەو گۆرانی دەستکرد یەکەم گۆرانیشەکە بتوانم بە ئالەت وردە خۆم فێرە عود کردیا بەدەست چەپ و دەکەتم دیت ئەو دەکەت دی دەزانێ باشی بەخوای ناوەڵە عازفنی ما ئێستاش ئێستاش مقاماتەکان دێم تێکەڵاو دەبێت کامەکامی هەندێک جار بەڵام هەتا حەدەکی باش ئیش خۆم پێ دەکەم ینی دوێنین ئاسفەکمان لۆکی واللهی شتێکی گچکوکە بزانین ئۆکەی پاشانیش داوای ئەگەر طبعاً ئەگەر پێت قڕگت نەگەت بکەم بە خۆما گۆرانی دڵێن تۆزێک ناخۆشە کە تەکلیفی گۆرانی زۆر ناخۆش ئەگەر پێ مرتاحی حەزم لێیە هەر بە یادی جاران بۆ نمونە کوا دڵداریمان بازان هیچ دەمانەت لە بیرە ئەو دوسێ گۆرانی هەیە بڵێنەوە تەماشا دەکەین بزانین چمان لۆ دێ دێڵڵ وانیا دێڵڵ دەکەی بینین والله دەست خۆش ئەوجا طبعا داوی خوارێکی یەکتەلە لە بەرەوەی هات ڕاستەیە کردیتمە چەپا ئەوە بە خۆی بە ئەو وەتەری ئەستورەکە لەولایە ئێستام تێناگەم ئەو کۆمۆزوع دەگە یەک داوە خوارێ وایە ئێستا دەتوانی لەگەڵی گەیشتی ئەوەی کە گۆرانی لەگە برێ نە ئەوە هەست دەکەم زۆر زەحمەتە ئەوە دەبی لە تو پرسم فێرم کێکەوە بە سەرچاو نەسبە نەسب نییە خوارد نەسم نییە نە دەکەم یەک ئێ ئەرێ گیانایی ئەرێ گیانایی زولەیخەم زەردەنەی زەردی زولەیخەم چۆن خاران زەردەنەی ئەرێ گیانایی ئەرێ گیانە شکرانەوە تۆ خودایە خۆش شێک عازف لەو کە گۆرانی بیزانێ شعرم نەبووە والله دەست خۆش خراپ دی کاکە هەرۆن درێزام خراپنی بەس مشکلەکەی توی بەس ئەو دووەتەری خوارەیە ئەو زەر نۆبەتی منە ئەمە لۆ عەزف بکەم ئەتوان دە گۆرانیمان لە بڵێ
لەناکە و پیری ڕووی تێکردم سیمای گەنجێتی لێ بردم لەناکە و پیری ڕووی تێکردم سیمای گەنجێتی لێ بردم دڵی بردم بێتاقەتی کردم سەرنجی چاوڕەش و چاوکاڵێ ئەسمار و ڕووبەخاڵێ هەر لە ناکاو لێ بردم ئاخ بۆچی ئاوای پێکردم بێ ئاگا بووم لە تەمەنم چەند زوو بەسەر چوو زەمەنم بێ ئاگا بووم لە تەمەنم چەند زوو بەسەر چوو زەمەنم مووی سپی هەر وەکو بەفر باری وەلا سەر بەدەنم ئاخ پیری بۆ وا دلێ کردم لە ناکە و پیری ڕووی تێکردم سیمای گەنجێتی لێ بردم پیری هاتوو پیری کردم سیمای گەنجێتی لێ بردم دڵی بردم بێتاقەتی کردم سەرنجی چاوڕەش و چاوکاڵێ ئەسمار و ڕووبەخاڵێ هەر لە ناکاو لێ بردم ئاخ بۆچی ئاوای لێ کردم ئەوە نوێ بوو بەخوایەوە کۆنە کاتی خۆی نووسیمە بەڵام ئێستا ئەبزانام لەگە ئێستا لەگەش سەر و شکلمان دەگونجێ جێم لێ نەبوو بوو دەست خۆش جوان بوو تێکستەکەش جوان بوو حەقە بیکەوە وڵی ئێستا و نوع گۆرانیانە زۆر باون جوانە گۆرانیا دەست خۆش سەلامەت بی ئەدی گۆرانیەکانی کێ ئەوانەیە من حەزم لێ بوون ئەو گۆرانی یەکەم گۆرانیت کۆڵداریمان یان ئەو دەمانەت لە بیرە لە باوەشم مەخەوتی نەرمە هەناسەکەی تۆ ترپای دڵم دەبیستی کچێکوانەی عشق و ئافات ئەیکوانێ خۆشەویستی دیارە هەمووی درۆ بوون گشتی دوورن لە ڕاستی تۆ خۆت هاتی و ڕێت پێگرتم گوتە تاشقم یانەشێتم کاتزانی دڵفرۆشی بۆچی بەو دەردەت دەبردێ تۆ خۆت هاتی ڕێت پێگرتم وتە تاشقم یانەشێتم کاتزانی دڵفرۆشی بۆچی بەو دەردەت دەبردم ئەو دەمانەت لە بیرە سەر لەسەر کۆش مەخەوتی نەرمە هەناسەکەی تۆ ترپەی دڵێمە بیستی کچێکوانەی عشق و ئافات ئەیکوانێ خۆشەویستی دیارە هەمووی درۆ بوون گشتی دوورێن لە ڕاستی گرانیشی زۆر جوان بوو سەلامەت بی دەست خۆش بی گرانیش کەشم دێوڵە غەریبم لێرە دەوارە ئێرە لەو گردنە دێ چزی و زێڕە بۆ تۆم نووسیوێن ئەو دووسێ دێرە کە من عاشقی تۆم تۆ ژوابی خێرە چەند ڕۆژە منیشێت لەسەر ڕێگا وەستاوم تۆش هەر بە نیگایێ وەڵام نادەی سڵاوم دەکچێ وەڵاممدا ڕەش بوو جەرگ و هەناوم کەی پێم دەڵێ هەڵدێر کوڕە تۆی نووری دوو چاوم لە جوانیت کەم نابێ گەرجارێ بێنی ناوم با بۆ جارێ هەستکەم کە من لە لای تۆ باوم لە جوانیت کەم نابێ ئەگەر تۆ بێنی ناوم با بۆ جارێ هەستکەم کە منیش لە لای تۆ باوم
بۆ گوڵاباخە مردم لە داخە دەست خۆش دەست خۆش، دەنگ بەژێ. خۆش کاگالانجیان دەست چاوی هەموو لایەکتان خۆشبی بەزیزی تام و لەزەتی خۆی هەبووە بەرنامە عزیزی منێ کاتەکە نازانم کوا بە خێرای ڕۆی هیوادارم زۆر سەرکەوتوو بن چەند سەرکەوتونە ئەوەندەی تر سەرکەوتوو بن حەزم لە ستایلەکەتان حەزم لە جۆری بەرنمەکەیە و هادی یەکەش کە ئەوەندە خەڵک تێکەڵاونیان ناو بەرنمەکەی زۆر سپاس ئەتوانی بە حڕێتی خۆت مەزەڵەن خۆت بی بەزدی ئمە بزدەبت بەقەت ناوەکەی خۆی ناوی بەرنمەکە ماڵی خۆت ناوی چ بوو ماڵی خۆتە ماڵی خۆتە ماڵی خۆت دەقاودەق خۆیەتی زۆر زۆر دەستان سپاس خۆش دەکەم دەزانم ماوەی زۆرە لە هیچ شوێنەك بەرنەکەوتی و سپاس دەکەم کە قبولت کرد بێ ماڵی خۆت دووبارە زۆر زۆر سپاس زۆر زۆر خۆشحاڵ بووم هەر شتێک هەرگلەیەک هەبوو بێ من بمبورە هەر کاتێککە هاتی هەر ماڵی خۆتە عزیز زۆریەکەمە لە بۆ جەنابەت کرایتەوە بەڕێز زۆر سپاسان بابەتەک هەبوو هیچ گلەیەکم نییە و شتەکە بەجددی ڕێک پێکانە بوو دەقاوتە بەدڵی من بوو دەستان خۆش زۆر سپاس دووبارە زۆر سپاس خێر بێت بەژیت